ئەمڕۆ لێرەن لە ناو دڵی سروشدا لە ئامێزی ئەو خاکەی ژیانمان پەیوەستە پێیەوە. سروشت ماڵی گەورە و هاوبەشی هەمومانە. لێرێن بۆ نوێکردنەوەی پەیمانی خۆشەویستی و ئاشتەوایی لە نێوان مرۆڤ و مرۆڤ، لە نێوان مرۆڤ و ژینگە، لە نێوان ئێمە و نیشتیمانە ڕەنگینەکەمان. لێرەن بۆ ڕێزگرتن و زیندوهێشتنەوەی ناوی پیرۆزی ئەو شەهیدانەی لە پێناو پاراستنی سروشتی ئەم نیشتیمانە گیانیان فیدا کرد. لێرەن بۆ ڕێزگرتن لە ڕۆحی پاکی سەرجەم شەهیدانی ژینگە لە هەر چوار پارچەی کوردستان. ئەمڕۆ لەگەڵ ناشتنی هەر دەنکە بەڕوویەک و هیوای هەڵچوونی هەر نەمامێک ڕۆحی شەهیدێک باڵا دەکات. ئاگادارمان دەکاتەوە ئەم سروشتە تەنها میرات نییە بۆمان مابێتەوە، بەڵکو بەرپرسیارەتێکی گەورەیە لەسەر شانمان. پێویستە هەمومان خۆمان بە بەرپرسیار بزانین بۆ پاراستنی ژینگە و ژیانی کێوی و هەر درەختێک و هەر ڕۆکێک و هەر گیاندارێکی کێوی لەم سروشتەدا. زاگرۆسانە پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوەیی ئاینی ژینگەی پەروەردەیی پیرۆزە. وای عشقی دل بحر وشایا وینی پروانه بفروزی خوشایا عشقی ئەمڕۆ وەکو فێرگەی گەشەی تۆپی پێی دەربەندیخان بەشدار بووین لە سەوزکردنی زاگرۆسانەی هەڵمەتی بەڕووناشتن لە سەرتەکی بەمەوە. لەگەڵ ئەم منداڵە چاوگەشانە سەرەتا کە هەنگاومانە بۆ ئەوەی کە منداڵەکان بزانن کە بەڕوو ناسنامەی کووردە، داری بەڕوو دارێکە تەحەدا لەگەڵ هەموو سەرما و گەرمایەکدا دەکا و ئەتوانێت بە سەوزی بمێنێتەوە بۆ پاراستنی ژینگە و پاکردنەوەی هەوا لە وڵاتەکەمانە. خۆی ئەمڕۆ ئێمەش بەو مەبەستەوە حەزمان کرد و منداڵ چاوگەشەکان دەست پێ بکەن بۆ ئەوەی لەونەوەکانی دواڕۆژن بتوانن بەردەوام بن لە پاراستنی داری بەڕوو مانەوەی سەوزی و جوانی کوردستان. من کە من ناو لای ئارەزە ئەمەد بەشدار بووین کە بۆ چینکەی پارێزی زاگرۆسانە ناو ئامەد مەلیکە فێرخوازێکی فێرگی تەڵوی بێ گەشەم. ئێمە ئەمڕۆ وەکو فێرگی گەشە لەگەڵ ڕێکخراوی زاگرۆس هەستان بە هەڵمەتێکی ناشتنی بەڕوو کە بۆ سەوزکردنی نیشتیمانەکەمان بۆ دەبێت هەموو کەسێک نیشتیمانەکە خۆش بێت و بیپارێزێت و خاکە چەند جوانە چەند جوانە چەند جوانایە ئەم بەهەشتە ڕووی جیهانم جیهانم جیهانەیە. بەڕوو چند ئەمڕۆ؟ ئافرین دەست خۆشت بگیرێ.
خوانی جادم خلکی ایرانم بویا اخوانم بو نیشتیمانم ای خدا ام باغ چن خوش چن خوش چن خوش ام دنگی سروشم 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 یا شرط تمامم تو لا توی دل بی توی عربی تو بی گیرود چل بی حرف داد نبی وینای قلبی هر یاییم خلکی ایرانم 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 یار بلبلی خاکی کردانم 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 یا شاخەوانی قەڵای شێوانە بەشدار بووین لە پرۆژەیەک بە ناوی زاگرۆسانە کە ئامانج لێی سەوزترکردنی کوردستان و ئاڵنگاریەکە دژی ئەوانەی کە ئەیانەوێ سروشتی کوردستان تێک بچێ و هەنگاوێکیشە بۆ سەوزترکردنی کوردستان و جوانترکردنی شاخەکانمان. زاگرۆسانە پرۆژەیەکی گشتگیرە لە هەر چوار پارچەی کوردستانەوە دەستی پێ کردووە. ئێمەش بە خۆشحاڵیەوە لەنێو ئەو پرۆژەدا بەشدار بووین و هیوادارین بتوانین بەم هەنگاوەمان هەنگاوێک کوردستان بچێتە پێشەوە و بێتە هۆی بژانەوەی شاخەکان و جوانترکردنی سروشتی کوردستان.